لارێکی بەهێز و لوتکەی هەفتەی سێمی خولیەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یارگای فرانسۆ هەریری پێشوازی لە زەوڕا دەکات. کوڕانی سەمیر بابۆ لە دوو یاری یەکەم سەلماندیان دەیانەوێت ئەم وەرزە بەهێزتر دەرکەون و ڕکابەری بکەن. خاوەنی 6 خاڵی تەواون، بەڵام هەولێر لەم یاریە 6 یاریزانی بە هۆکاری پێکان و نەئامادەیی دوور دەکەونەوە. ئەوانیش هەریەکە لە مەهدی هاشمی گۆڵپارێز و نیاز محەممەد و هیدایەت لەتیفی بەرگریکار لەگەڵ محەممەد موحسین ئیڤان خالی هەڵگورت قەیز لە هێڵی ناوەڕاست. بەڵام هێشتا تیپەکە بەورەیەکی بەرزەوە هەوڵ بۆ سەرکەوتن و لە دەستنەدانی پێشەنگ دەدات. طبعا بەتاکید ئێمە سەرتاکی باش دەستپێکێکی باشمان بەدەستێنا لە بیداەتی خولی عێراقیەوە. ئەویش زۆر باشە بۆ ئێمە وەکو لاعیب وەکو ڕایەنەر سقەیەکی باشمان پەیدا کردووە و ئیمساڵ من دەبینم یانی هەولێر جیاواز دەردەچێت لە هەموو ساڵەکانی ڕابردوو، بەڵام ئەوە وانەکە ئێمە سار بینەوە بگرە هەتا نیایەتی موسم دەبی بەو بجەنگێن لە ناو یاریگا و ئامانزێکی دیمان هەبێ بۆ ڕیزبەندی پێشەوە ئینشاڵڵە و ئەم یاریش زۆر گرنگتر لە یاریەکانی تر. دوای ئەوە خول دەوەستێ هەر نقستانێک کە بێ ئەوە چارەسەر دەکرێت و ئینشاءڵڵا بۆ یاری زەورا بە هەموو شێوەیە خۆمان ئامادە دەکەین و دەجەنگین لە ناو فرانسە و هەریری. یانی زەوراش ئەم وەرزە دەستپێکێکی باشی هەبووە لە ڕووی ئەنجامەوە. هاوشێوەی هەولێر خاوەنی 2 سەرکەوتن و 6 خاڵە. ئیبراهیم غازی گۆڵکاری کوردیش خاڵی بەهێزی تیپەکەیە و ئەم وەرزە هەوڵ بۆ بوون بە گۆڵکاری خولەکە دەدات و خاوەنی 2 گۆڵە تا ئێستا. ئەم ساڵ ئێمە ئامادەکاریێکی باشمان کردووە. 2 یاری سەرەتا یاریەکەمان لە دەرەوەی سای خۆمان لە دهۆک 3 خاڵمان بەدەستێنا، یاری دومیشمان هەرچەندە لە کۆتا خولەکان 3 خاڵ یاریەکەمان سۆگەر کرد. یعنی ئامادەکاریێکی باشمان کردو بۆ ئەو یاری. ئێمە هاتوین بۆ 3 خاڵی یاریەکە، ئامادەباریەکی تەواومان کردووە بۆ 3 خاڵ یاریەکە، هەرچەندە ینی یاریەکە قڕز دەبێتن. ئەوانیش 6 خاڵیان هەیە و هەردوو یاریەکەیان بردوێتەوە. پێم وابێ ئەم یاریە منافسی سەدارە ئەبێ. هیوای سەرکەوتن بۆ تیپەکەمە خوازم. ئەو ساڵ ئەرچی من قڕستر دەبیتن، ینی بەخۆم هەست بەوەی دەکەم، ینی ساڵی پار سێم گۆڵکار بیمە. ئەو ساڵ تەبحەن ینی تموحی یەکەمیم هەیە، ئەرکەش ئەگەر تموحت ینی تا بەرەو پێشەوە بڕۆی تموحەکە قڕسترە بی. ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە تەواوی توانای خۆمە دەمەگەڕ لەوەی بتوان گۆڵکاری پلەیەکەم بەدەست بێم لە پێشانە بەرژەوەندی تیپەکەم ئەو کات بەرژەوەندی تا کەسی. وا بڕیارە ئەم یاریە شەممە لە کاتژمێر 5:30 خولەکی ئێوارە ئەنجام بدرێت. بەردەوام ڕوو بە ڕووبوونەوەکانی نێوان ئەم دوو تیپە بەهێزی زۆری بەخۆیەوە بینیوە. هەردوویانە 53 جار لە یاریە فەرمیەکان بێگەیشتون، 33 بردنەوە بۆ زەوڕا بووە و هەولێریش 12 جار سەرکەوتنی تۆمار کردووە. لە 8 یاریش هەردوو تیپ یەکسان بوونە. ئەم یاریگایە دەبێتە شوێنی ڕوبەڕووبوونەوەی یاری لوتکەیەم هەفتەی خولیەستێرەکانی عێراق لە نێوان هەولێر و زەوڕا. هەردوو تیپ خاوەنی 2 سەرکەوتن و 6 خاڵی تەواون. لەم یاریەش بۆ سەرکەوتن دەجەنگن تاوەکو پێشوەستانی خولەکە بە زۆرترین ڕێژەی خاڵ پشوو وەربگرن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.